تا چەند گونجاوە کە قەرز بکەین بۆ بزنس. لە ڕاستیە بزنسێک کە لە 100% بەرنامە بۆ داڕێژرا و پلان بۆ داڕێژراوە خەڵکی شارەزا لەسەری ئیشەکە، لەم کاتە قەرزکردن بۆ گەورەکردنی بزنسەکەت کە ئێستاکە لە مەرحەلەیەکی باشایە، قەرزکردن یا ئەوەیە تو بزنسەکەت لە کەوتنایە مەجبوری قەرزکەی هەڵی سێنیتەوە، یان ئەوە تا بزنسەکەت زۆر باشە قەرزەکەی بۆی فەرعێکی تر دابنی، ئەمەش باشە. بەڵام من هیچ کاتێک ناڵێم بە خەڵک بڕۆ قەرز بکە. لەم سەردەما ئەگەر شارەزایی باشت هەبێ ئەتوانی لە ماوەیەکی کەمە کاری باشت دەستکەوێ و داهاتەکەت لەناو بزنسەکە تا سەرف بکەیتەوە فکرەیەکی باشە، بزنسەکەت بکەی بە پشک و خەڵک بێت بیکڕێ فکرەیەکی باشە. بەڵام تۆ بڕۆی فکرەیەکی لە مێشکایە پێویستی بە دەفتەرێکە بڕۆی دەفتەرێک قەرزکەیت و بزنسەکەت دابنی ئێگەر زەرت کرد نابێ، ئەبێ لەسەر بنەمایەکی شارەزاییەکی زۆر ورد، پلانێکی زۆر باش بە ڕاوێژی خەڵکی شارەزا تۆ بزنسی خۆت دابمەزرێنی. و من دڵنیام بزنس لیدەر بخوێنی بیرۆکەکەت لە قەرزکردنەوە ئەگۆڕی بۆ ئەوەی کە لە ماوەیەکی کەمە خۆت پارەکە پێیان